یەکێک لە داگەورەترین کۆمپانیاکانی بوارینەوت گرێبەستی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە نەوتی هەرێم بکڕێت بەو مەرجەی کە لە 15 مانگی حوزەیران تا 15 مانگی تەمووز بڕی 850 ملیۆن دۆلار بۆ هەرێم ڕەوانە بکات. NRT زانیوێتی کە گرێبەستەکە بۆ ماوەیە کراوە دەبێت، هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە هەرێم لە ئێستادا پێویستی بە پارەیە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران. هەموو مانگێک ئەتوانێت نزیکەی 800 بۆ 850 ملیۆن دۆلار لە فرۆشتنی نەوتی ناوخۆوە دەست بێت، نزیکەی 100 بۆ 150 ملیۆن دۆلاری ئەدرێ بە استحقاقاتی کۆمپانیا نەوتەکان، 700 ملیۆن دۆلاریشی بۆ موچە بە بەردەوامی بەکاری. بۆیە بەپێ و گرێبەستانی کە من زانیاریم هەیە لەسەری، ئەگەر سعری نەوت زۆر نێتە خوارەوە ئاواش بۆسێتەوە وەکو ئێستا، هەموو مانگێک ئەتوانرێت موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان بدرێت و بە شێوەیەکی تەدریجیش ئەو 2-3 مانگ قەرزەی لەسەر حکوومەتە ئەویش بدرێتەوە. بەپێی زانیاریەکان هەرێمی کوردستان لە ناوەڕاستی مانگی ڕابردوودا نەوتی خۆی ڕاستەوخۆ ڕادەستی ئەو کۆمپانیایە کردووە. لە راپۆرتی ماگانەی وەزارەتی سامانە سوورچیەکانیشدا ئاماژە بۆ دراوە کە هەرێم لە مانگی حوزەیراندا 8 ملیۆن و 247 هەزار و 377 بەرمیل نەوتی بە شێوەیەکی سربەخۆ هەناردە کردووە. سەرۆکی لیژنەی سامانە سوورچیەکانی پەرلەمانی کوردستانیش دەڵێت بەدیلی نەناردنی پارە لەلایەن بەغداوە فرۆشتنی نەوتە بە شێوەی سربەخۆ. پێویستە هەرێمی کوردستان ئەڵتەرناتیڤ و بەدیلی تر دیاریکاکەیەکیان فرۆشتنی نەوتی سربەخۆی خۆیەتی. لەو سۆنگەیەوە بێگومان هەتاوەکو داهاتی سربەخۆی خۆت هەبێ باشتر ئەتوانی پلان دابنی، باشتر ئەتوانی بەرنامە دابنی بۆ چارەسەرکردنی قەیرانە استراتیژیەکانی هەرێمی کوردستان. لەبەرەوە بە تاکید بە مەرجێک ئاراستە و خەرجکردنی ئەو داهاتی نەوت و گازە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی شەفاف و تەندروست بێ. بەرپرسانی هەرێم لە ماوەی ڕابردوودا ئاماژەیان بۆ ئەوە دەکرێت کە هەرێم بە تەواوی پابەندی ڕێکەوتنەکەی بووە لەگەڵ حکوومەتی ناوەندی، بەڵام بەهۆی نەناردنی شایستە دارایەکانی هەرێمەوە لەلایەن بەغداوە هەرێم ڕاستەوخۆ نەوتی فرۆشتووە و ڕادستی ئەو کۆمپانیایی کردووە کە گرێبەستی لەگەڵدا کردوون. سەرۆکی حکوومەتی هەرێمیش ڕایگەیان ئامانجیان ئەوەیە بگەنە ئەو ئاستەی کە هەموو شتێک لە کوردستان بەدەست بێت. ئەمڕۆ ئێمە لەگەڵ بەغدا بەردەوامین، ممکنە کەمیەی ئەو نەوتەی کە دەدرێت بە بەغدا ئێستا کەمتر بێت لە جاران، بەڵام ئەم معنە ئەوە نییە ئێمە لەگەڵ بەغدا قەتعمان کردووە یان نامانەوێ بەردەوام بین. سربەخۆی ئابووری ئەوەیە کە تۆ بتوانی ئەو بەرهەمانەی کە لەم وڵاتەدا پێویستە بتوانی هەمووی لە وڵاتەکەی خۆت بەرهەم بهێنی، نەک ئەوەی لە دەرەوە. هەموو شتەکان ئەمڕۆ لە کوردستان کە سەیری بکەین بازارێکە کاڵاکانی هەمووی لە دەرەوەی وڵاتی. هەدەفی ئێمە ئەوەیە کە بگەین بەو سەربەخۆییە. بۆ مانگی حوزەیران حکوومەتی هەرێمی کوردستان 17 ملیۆن و 130 هەزار و 639 بەرمیل نەوتی خاوی لە ڕێگای هێڵی گواستنەوەی کوردستانەوە هەناردەی بەندەری جێهانی تورکیا کردووە کە تێکرا لە ڕۆژێکدا دەکاتە 571 هەزار و 21 بەرمیل. لەو بڕەنەوتەش 12 ملیۆن و 740 هەزار و 711 بەرمیلیان لە کەلگەکانی هەرێمی کوردستان بەرەمهێنراوە کە دەکاتە 424 هەزار و 690 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا. لە مانگی حوزەیراندا حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 4 ملیۆن و 493 هەزار و 334 بەرمیل نەوتی ڕادستی کۆمپانیای سۆمۆ کردووە کە دەکاتە نزیکەی 150 هەزار بەرمیل لە ڕۆژێکدا. ڕێبارکاکەی NRT هەولێر.